ئێرە پرسەیە و چوار گەنجەیە کە شەوی سێشەممە لەسەر چوارشەممە لە هێرشێکی چەکدارانی داعش بۆ سەرگوندی چەخماغە لە سنووری قەزای دبست گیانیان لەدەستدا. هێرشەکە لە سەعات 7:30 خولەکی شەو ئەنجام دراوە کە سوکاری قوربانیەکان و دانیشتوانی گوندەکە نیگەرانن لە دۆخی ئەمنی ناوچەکەیان. پێیان وایە هەوڵێکەیە بۆی گوندەکەیان پێچۆڵ بکرێت. والله ئەمە داواکاری یعنی تۆ گوێ بگرێ، ینی هیوادارم دەسەڵاتە بە تا داواکاریمە بێ. قەناعەتم نییە دەسەڵاتی کوردیە بێ. ئەگە هەیوایە درکی بەم هەموو مەترسیا کرد. یعنی چی؟ یەک لە داقو لە دووبز لە ناو کەرکووکە لە دیەکانە خەڵک تعریبەکرێ خەڵکە کوژێ. یعنی تۆ تەوێت من پێی بڵێم درکی پێ بکە و خۆی باشە زانێ. یعنی زۆر زۆرە یعنی تاریبن چیکاکە ئەو هاتووە لە ناو ماڵەکەی منە چواری لە شەید کردو. ئەی چۆن تعریبەمە معنای چییە؟ ها؟ ئەو هاتووە ئەوێ من بکوژێ یا بکوژێ یان ئەتکوژێ یان دەبێ بڕۆی. بەڵێ ئەمان دانیشتوونە فەلسەفە لێدەن بە کوربوونی خۆیانەوە و کۆبوونەوە ئەکات و لە پێناو کەرکووکە. دەستێکی ڕەشی داعش بوو هاتە سەری خۆتۆ نییە. ئەمە کێشەشمان لەگە کەسانە بۆ مە هاتوونە داعشن وەک باسی لەگە وەک زانیاریمان لەسەرێتی 11 نەفەر بوونە. سیان چوارێکیان هاتووەتە ناو دێکەوە، یەک نەفرێکیان هاتووە بە دەست ڕێژێکی گولە هاتنە سەر ئەو گەنجانە ئەو خوێنگەرمانە بەڕاستی کارەساتێکی زۆر زۆرگەوە هەتا بڵین تەواو نابێ. ئەمانە هاتوونە تەقییان کرد لەو گەنجانە و کێشەشمان لەگە کەسانی کێشەکە دیارێک کێشە ئێمە چی کێشەکەمان ئەوەیە کە کوردین کە خۆی گەورە ئێمەشی دروستکرۆ بە کوردی ئەمە چی بکەین دەسەڵاتشمان نییە. لانی پەیوەندیدار برام کە تۆ شتەکە بوو لانی پەیوەندیدار چیت بۆ بکە، یعنی هیچیت پێ ناگە تۆ پێش ئەوەی شتەکە بێ با یارمەتی مندا و ئەمنیەتی من پارێزێ نەگو کرد شتەکە بوو ئەنجاکرد بێ بۆڵای منەوە. ئەمنیەتی ئێمە خۆمان برام خۆمانەی پارێزین بەخوا برا یەک ئەو خوای دووش خۆمان. ئەو گەنجانەی لە هێرشەکەدا گیانیان لەدەست داوە لە کاتی هێرشەکەدا لە دوکانێکی نزیک گوندەکە بۆ کات بەسەربردن دانیشتون. ڕووداوەکە وەک ئەوەی لە گرتەیەکی ڤیدۆییدا دەردەکەوێت. تەنیا چەکدارێک هێرشەکەیان جام داوە، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام کە لە دانیشتوانی گوندەکەوە وەریگرتووە 13 چەکدار بەشداریان لەو هێرشەدا کردووە. بەرپرسێکی یەکێتی لەو گوندە کە هاوکات مامی دوان لە قوربانیەکانە دەڵێت هەوڵێک هەیە بۆ جارێکی دیکە ئەو ناوچانە تەعریب بکرێنەوە. بەڵێ هەوڵێکی زۆر هەیە لەلایەن هەموو عارەبە شۆڤێنەکانە و تیرۆریستە خەوتۆکانی سنوورەکە. ئیتر هەوری ئەوادن کە ئێمە ئەوێ چۆڵکەن و بتوانن عەرزەکان دووبارە زەوتکەنەوە وەکو زەمانی جاران و بەڵام ئێمە نەک ئەو چوار شەهیدە ئیستا ئێمە لەو دێ هەتا ئێستا 16 شەهیدمان داوە 16 شەهیدی در بدەن بەخۆ من شەهید بن من ئەو دێ چۆڵ ناکەم. ماوەیەکە جم و جۆڵی پاشماوەکانی داعش لە سنووری ناوچە کێشە لە سەرەکان زیادی کردووە. هاوکات و دوای هێرشەکەی گوندی چەخماغەی دەبست لە سنووری ناحێ ڕەشادی حەویجە لە هێرشێکدا بۆ سەرهێزەکانی حەشتی هۆزە سوننەکان 7 چەکدار بریندار بوون. چاودێرانیش پێیان وایە بۆشایی ئەمنی و نەبوونی هەمانگی نێوان هێزەکانی سوپای عێراق و پێشمەرگە لە ناوچە کێشە لە سەرەکان هۆکارن بۆ زیادبوونی هێرش و جموجێڵی داعش لەو ناوچانە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.